بینەرانی عزیز سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش خۆمان بەخۆشحاڵە زانین کە ئەم ڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵی بڕگۆ بابەتینەوە بینۆ میوانی ماڵەکانتان بۆ هیوای کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان و بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا سێ بابەتمان بۆ ئامادەکردوون. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە توندوتیژیەکانی دژ بە ژنان دەکەین کە بێگومان لە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکدا هەڵمەتێکی 16 ڕۆژە ڕادەگەێنرێت لە ماوەی ئەو 16 ڕۆژەدا چەندین چالاکی و پانێڵی جۆرا و جۆر تێدا ئەنجام دەدرێت و باز لە توندوتیژیەکانی دژ بە ژنان دەکرێت. بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا باز لە جۆرێک لە توندوتیژیەکان دەکەین کە تایبەت بە ژنان دەکرێت ئەویش هاوسەرگیری پێشوەختەیە کە بێگومان هاوسەرگیری پێشوەختەیەکێکە لە جۆرەکانی توندوتیژی کە دەرحەق بە کچان یاخود بە ژنانی کۆمەلگای کوردی ئەگەر ئێمە باز لە کۆمەلگای کوردی بکەین دەرحەق بە کۆمەلگای کوردی دەکرێت و دەرحەق بە کچان دەکرێت. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ بازەوە دەکەین کە هۆکارەکانی یاخود پاڵنەرەکان بەوەی کە هاوسەرگیری پێشوەختە ئەنجام بدرێت یاخود خێزانەکان دایکان و باوکان بەوەی کە کچەکانیان لە پێشوەختەدا پێشەوەی کە بگەنە تەمەنی 18 ساڵی هاوسەرگیریان پێ دەکەن ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. لە هەرێمی کوردستاندا یاخود ئەو داتانی کە خراونەتە ڕوو لە هەرێمی کوردستاندا داتاکان ئەوە دەسەلمێنێت کە ڕێژەی هاوسەرگیری پێشوەختە ڕوو لە بەرزبوونەوەیە. ئەگەر باز لەسەر ئاستی وڵاتانی ئاسیا بکەین هەرێمی کوردستان لە دوای وڵاتی کەندا و واتە وڵاتانی کەندا و بە پلەی یەکەم دێت، لە دوای وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان لە پلەی دووەمدایە. لە هەر شەش هاوسەرگیریەک لە ئەنجامدا هاوسەرگیریەک هەڵدەوەشێتەوە یاخود جیابوونەوە ڕوودەدا کە بەشێکی جیابوونەوەکان دەگەڕێتەوە بۆ هاوسەرگیری پێشوەختە. بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە هۆکارەکان دەکەین، بازە پاڵنەرەکان دەکەین، لە هەمان کاتیشدا باز لە ڕێگە و چارەسەرەکان دەکەین بزانین چ ڕێکاریەک و چ چارەسەرێک بگیرێتە بەر بەوەی کە ئەم ڕێژانی کە هەتا ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونە کەم بکرێتەوە. یەکێکی تر لە تەورەکان کە هەر درێژە پێدەری توندوتیژیەکان دەبێت، بەڵام ئەم جارە باز لە توندوتیژیەکان دەکەین دژ بە ژنان بەڵام لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە. بزانین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوەانە چۆن بازە توندوتیژی کراوە یاخود چۆنە توندوتیژی ڕواندراوە و لە هەمان کادا ئەو توندوتیژیانی کە ئەنجام دەدرێت تا چەند لە ئاینی ئیسلامدا ڕێگە پێدراوە و لە هەمان کاتیشدا ڕێگە چارەکان لە ڕووی ئاینی ئیسلامەوە یاخود ئاینی ئیسلام چۆن ڕێگە لەم بابەتە دەگرێت و ئەرکی مامۆستایانی ئاینی لە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژیەکاندا چی دەبێت. ئەمەش تەوەرێکی ترمانە بێت. یەکێکی تر لە تەورەکان کە لە 29/11 واتە ڕۆژی یەکشەممە لە قەیوان پلاسمۆڵ فاشن شۆیەک بەڕێوەچوو یان بڵێن ئێڤێنتێک بەڕێوەچوو کە لەم ئێڤێنتەدا سێ کۆلێکشن یاخود سێ براند تیایدا بەشدار بوون و هەرێک لە براندەکان کۆلێکشنەکانی خۆیان تیادا نمایش کرد و خستیانە ڕوو. ئەمڕۆ یەکێک لە براندەکان دیزاینەرەکەی لای ئێمە میوان دەبێت و گفتوگۆ دەکەین لەسەر فاشۆنەکە یاخود لەسەر شۆکە و لەسەر ئیڤێنتەکە بزانین ئەنجامدانی ئەم جۆرە شۆیانە لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگە یاخود تا چەند سوودی هەیە بۆ کوردستان، تا چەند سوودی هەیە بۆ دیزاینەرە کوردەکان کە وا بکات بە شێوەیەک ئاستی کوردستان و یاخود بەرهەمی ناوخۆی کوردستان لە جلوبەرگە بگاتە ئاستی براندا جیهانەکان. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت و دواتر لەسەر هەریەک لە تەورەکان میوانمان دەبێت. بەڵام پێشەوەی کە بچینە لای تەوەری یەکەم بڕگەی وەرزشمان هەیە، با پێکەوە بڕگەی وەرزش ببینین و دواتر بەردەوام بین.
بەڵێ عزیزان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەرەکانمان وچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە ئەویشتمان گفتوگۆکردنە بێت لەسەر توندوتیژیەکانی دژ بە ژنان لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە. بازەوە دەکەین بزانین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەین چۆن لە توندوتیژیەکان دەڕوانن واتە لە ئاینی ئیسلامە تا چەند ڕێگە پێدراوە توندوتیژی ئەنجام بدرێت بە شێوەیەکی گشتی وە بە تایبەت بۆ ژنان. لە جگەلەوە بازەوە دەکەین کە کاریگەریە خراپەکانی توندوتیژی چی دەبێت بۆ سەر کۆمەلگاوە لە هەمان کاتدا ئەرکی مامۆستایانی ئاینی چی دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوە یاخود بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی توندوتیژی و ڕۆڵیان چی دەبێت بۆی کە لەسەر ئەم بابەتە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ بکەین. بە خۆشحاڵی میوانداری مامۆستا سالم مەجیدمان کردەوە کە بەڕێزیان بەڕێوەبەری ئەوقافی کەرکووکن. مامۆستا سالم سڵاو لێبێ و بەیانیت باشسپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە کەرکووکەوە لەگەڵ ئێمەیە ئامادەی. ئەگەر سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم زین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن دەڕوانرێتە توندوتیژی یاخود لە ئاینی ئیسلامدا تا چەند ڕێگە پێدراوە توندوتیژی ئەنجام بدرێت؟ سڵاو لە جەنابتان و لە هەموو بینەران. ئاینی ئیسلامی پیرۆز حقیقەتەن لای هەمومان معلومە لە هەموو کاتێکە لە هەموو زمانێکە زدی توندوتیژی بووە دەربارەی با بڵێن لە هەموو دینی ئیسلامە. دینی ئیسلام ئاینی ئیسلامی پیرۆز دینێکی پیرۆزە هیچ کاتێک دژی ئەوە نەبووە کەوا توندوتیژی بەکاربێنن هەر کەسێکیش کە خۆی توندوتیژی بەکاردێنێ ئەوە تەمسیلی خۆیەکات. خوای سبحانه وتعالى لە قورئانە پیرۆزەکەیە ئەفەرمێت یا ئەهل الكتاب لا تغلوا في دينكم ئەوە بە ئەهلی کتاب ئەفەرمێت و نمونەیە بۆ بسڵمانانیش ئەفەرمێت غلو زیادە ڕەوی مەکەن. ئێمە قاعدەیەکی شەرعیمان هەیە ئوسولیە لە شەرعی ئاینی ئیسلامی پیرۆزە ئەفەرمێت لا ئیفراتە ولا تەفرید واتە نەزیادە ڕەوی نەکەم ڕەوی. غلو شتێکی جوان نییە واتە بەمانای توندوتیژی دێت. هەر کەسێک لە هەموو بارێکە توندوتیژی شتێکی جوان نییە. توندوتیژی نەک بۆ ئاینی ئیسلام بۆ کۆمەلگا شتێکی ناشرینە و ئێمە هیچ کاتێک وەکو ئاینی ئیسلام وەکو دین لەگەڵ ئەوەیانین توندوتیژی بەکاربهێنێت بۆ هیچ شتێک چکە توندوتیژی حەل نییە. بەڵێ باشە مامۆستا سالم لای بەشێک لە هاوڵاتیان بۆ چوونێکی تر هەیە کە باز دەوەکەن کە هۆکارەکانی ئەنجامدانی توندوتیژی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ دوورکەوتنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام کەواتە ئەگەر کەسێک دوورکەوێتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکرێت بڵێن و کەسە توندوتیژە یاخود توندوتیژی چاوەڕوان لێ ئەکرێت کە ئەنجامی بات. ئاینی ئیسلامی پیرۆز هیچ کاتێک ئەوە ناگەێنێت کە خەڵکێک کە دوورۆکەوێت بڵێن بەڵام بەرنامەی دینی ئیسلام بەرنمەیەکی جوانە کەتۆلۆکێکی بەشەریەتە هەر کەسێک ئەوە پێڕەو بکات تووشی توندوتیژی نابێت. توندوتیژی ئێمە خۆمان ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک کات هەبووە لە کاتی شەڕەکانە با بڵێن بوتوێتی توندوتیژی بەکارمێنێن تەنانەت مەسەرەن ئافرەتە منداڵە خەڵکی پەککەوتووە ئەزیەتی مەدەن دار و دەوەن و شت و ئانەش مەبڕن. توندوتیژی ئێمە لای هەمووتان معلومە هیچ کاتێک کارێکی جوان نییە کارێکی پەسەند نەکراوە نە لە کۆمەلگا و نە لە ئاینی ئیسلامە. بەڵێ زۆر باشە مامۆستا سالم زۆر جار کە باز لە توندوتیژەکان دەکرێت بە تایبەت بەرامبەر بە ژنان سەرچاوەکەی هەنێک کەس کە دەیگەڕێنەوە بۆ ئاینی ئیسلامی پیرۆزکاڵەن ئاینی ئیسلام خۆی سەرچاوەی دانانی ئەم توندوتیژیە بە تایبەت بۆ ژنان. یەکێک لەو نمونانی کە زۆر جار لە ناو ژنان بە تایبەتی کە باس دەکرێت بابەتی میراتە کە دەڵێن دوو بەش بۆ پیاوە بەشێک بۆ ژنانە. لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باس لە میرات و لەم بابەتە کراوە؟ بەڵێ ئاینی ئیسلامی پیرۆز معلومە لای هەمومان چکە کۆمەلگایەکی بسڵمانین و لەخوا بەزیاد بێ هەمومان سەربەرزین بەو ئاینەوە. لە سێ ئەم باسە باسێکی تەبعەن باسی مەواریثە باسێکی گەورەیە و گرانە لە سێ مەوزوعی لە قورئانە نیوەی با بڵێن نیوەی میراث ئەدرێ بە ئافرەت بەڵام لە حەوت شوێنی جیاوازە ئافرەت وەکو پیا وەرەگرێت لە ئافرەت وەکو پیا وەرەگرێت لە میراسە بەڵام لە دە مەوزوع لە دە شوێنی جیاوازی کەیە
ئافرەت مافۆرەگرێت پیا وەرناگرێت. بەڵێ ئەمە بە بەرنمەیەک و بە دوو بەرنامە تەواو نابێ شتێکی زۆرە لەسەر بابرین بابەتی میراث بابەتێکی گەلێ قوڵ و دوور و درێژە. بەڵێ هەر لەسەر بابەتی توندوتیژەکە مامۆستا سالم یەکێکی تر لەو بۆچوونانەی کە بازە توندوتیژەکانە کرێت لە ئاینی ئیسلامە بەرامبەر بە ژنان بابەتی فرەش نییە. ئەکرێ بڵێن فرەشنی لە ئاینی پیرۆزی ئیسلاماوەکو توندوتیژیەک سێر دەکرێت بۆ ژنان. بابەتی فرەژنی خوای گەورە لە قورئانە کە ئەفەرمێت بسم الله الرحمن الرحيم وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع. كواتا خوي سبحانه وتعالى باسي فرجني أكاد باسي أو ناكاد واجب بيتو إلا أبي شوارجن بينيد أو باسي أوي كدو بشيويكي قشتي شوارجن هاتوا لشرعي إسلاما بەڵام نهاتووە هەر پیاوێک دەبێت چوارژن بێنێ، یعنی شەرت نییە ئیلا چوارژن بێنێ. ئەوە یەکەم. مەرجی دووەم هەر کەسێک خۆی ئەناسێتەوە ئەزانێت بای چەندێک دادپەروەرە لەگەڵ خۆی، لەگەڵ خێزانی، لەگەڵ منداڵی، لەگەڵ کۆمەلگای، لەگەڵ هاوڕێکانی، لەگەڵ دەوروبەرەکەی. ئەگەر من بیکەم بڵم من ئەمەوێ ژنێکی کە بێنم لەبێ لە ڕووی مادیەوە، لە ڕووی معنەویە، لە ڕووی خۆشەویستیەوە، لە ڕووی عەتف و سۆز و حەنان و هەموو شتێکەوە من زۆر ئاگاداری ئەوە بکەم ئەوە بۆ ئەو مەرجە ئەگەر ئەو مەرجانە هەمووی جێبەجێ بکات شتێکی تیان نییە. بەڵام هیچ کاتێکیش ئاینی ئیسلامی پیرۆز ئەمر ناکە ئیلا ئەبێ هەموو پیاوێک چوارژن بێنێت. ئەو مەفهومە تۆزێک لای خەڵکی وا وەرگیراوە ئیلا ئەبێ چوارژن بێنیت، ناشێتی وان نییە. بەڵام ئاەتی قورئانە خوا ئەمری کردووە چوارژن کێشەی تیان نیە ئەگەر هەنێ مەرجێ جێبەجێ بکرێت. بەڵێ یەکێکی تر لەو بابەتانی کە زۆر باسەکرێت مامۆستا سالم هەر تایبەت بە توندوتیژەکانش بە ژنان لە ڕوانگەی ئاینی ئیسلامی پیرۆزە یاخود ڕەنگە ئەمانە بدرێتە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام کە ئەویش بابەتێکە خود مارەبڕینی کچانە لەسەر بێشکە یان گەورە بە بچووکە یان ژن بە ژنە ئەمانە کە هەمووی لە ناو کچان و ژنان و لە ناو کۆمەڵگەی کوردیا دەخرێتە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام. لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باز لەم بابەتانە کراوە، لە هەرێک لەم بابەتانە چۆن تێڕوانینی بۆی هەیە؟ بەڵێ حقیقت خۆی مارە ئافرەتێک کە لە بان بێشکەیە بێت خۆی ئێمە لای هەموو کەسێک معلومە، لای مامۆستایانی ئاینی و لای کۆمەلگای کوردی و کۆمەلگای ئیسلامیش معلومە شەرتی ڕازیبوون بە یەکتر ئەوە یەکەوە کوڕ و کچ بە یەک ڕازی بن. ئەگەر کچێک یان کوڕێک لەسەر بێشکەیە سەیرەکەی چی ئەزانێت یان چی تێگەیشتووە لە حیاتە تۆ ئەڕۆی لەسەر بێشکەوە ئەم ماری ئەم کچە ئەبڕی لەو کوڕێک من ئەم کچاگە گەورە بێیدەم بەوە دەی ئەگەر ئەو کچە کچێکی چاک بوو کوڕەکە کوڕێکی خراپ بوو گۆرە تۆ ماری بڕیەوە یانی ئەو گوناهی چییە؟ ئەوە هیچ ئاینی ئیسلامی پیرۆز و هیچ کۆمەلگایەکیش ڕێ بەوە نادا کەوا ئەو کارە کارێکی پیرۆز نییە، کارێکی نابەجێیە، جێی نابێتەوە نە لە ئاینان نە لە کۆمەلگایە. چونکە کەسێک ئەگەر خۆی بەدەمی خۆی نەتەق نەکات تۆ بە زۆر ئەیدەی بەش و یان بە زۆر نەتیجەکەی ئەوەتانی ئەیبینی کۆمەلگاکە تووشی چی گرفتێک بووە ئەوەتانی مەرکەزەکانە محکەمەیە چەندێ خەڵک بە تەلاقە چێ چەندێ خەڵک تەلاقە درێت چەندێ خەڵک واز لە خێزانی دێنێ ئەکید ئەگەڕێتەوە بۆ خاڵێک لەو خاڵانەی کەوا کەسێکەوان اختیاری چاک ناکە نازانێت چۆن ئەو کەسە اختیار بکەکەوە ئاین ڕێی پێداوە یان کۆمەلگا ڕێ پێداوە. مەسەلەیەکی کەش هەیە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت لا شیغارە فی الئیسلام ئەو شیغارش کەوا مارە بەجاش و ئەو شتانش کە وەسێکی باوە لە ناو کۆمەلگایە لە ناوی ناسیرەکەی ئەینە ڕێگا پێنەدراوە و نە ئاین و نە کۆمەلگا نە پێڕازین و نە شتێکی جوان و پەسەندە. بەڵێ کەواتە مامۆستا سالم مارە بەجاش لە ئاینی پیرۆزی ئیسلامە هیچ بنەمایەکی هەیە یاخود هیچ بوونێکی هەیە؟ هیچ بنەمایەکی نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە نەسی حەدیثی صحیح فەرمێتی لا شیغارە فی الئیسلام واتە ئەو مارە بەجاشەیە کە ئەو خەڵکە بە ئەو کۆمەڵ خەڵکە بە ئێمە ئەڵێن کەوا ناحاڵین کە بەکاری دێنن
پێغەمبەری خوا هیچ کاتێک و هیچ ئەمری پێ نەکردو لە ئاینی ئیسلامی پیرۆزە جێی نابێتەوە. بەڵێ مامۆستا سالمێکێکی تر لەو بابەتانەی کە زۆر باس دەکرێت لە ناو کۆمەڵگەی کوردیە باسەوە دەکرێت کە پیاوان زۆر بەهێزن یاخود دەسەڵاتدارن بەڵام بە پێچەوانەوە ژنان لاوازن یاخود بە زەعیفە ناویان دەبرێت. ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم جیاکاریە کراوە لە نێوان ژن و پیاوەکە پیاوان بەهێز و دەسەڵاتدار بن بەڵام ژنان لاواز و زەعیفە بن شتیوابوونی هەیە؟ آتي خوي للقرآن خوي سبحانه وتعالى أمري بيك الدواء أفرميد الرجال قوامون على النساء رجال قوامون على النساء قوام بمعناي أودي وكو تفسير علماء كان تفسير طبري وتفسير ابن كثيرة معناي أو أجينيت أفرميد يعني بياو أبيت بال بشتيك بو أفرد لا بردنا الرواية له كومالي الشتاء يعني سيركي لقوة لطاقة لبدنه هل يشت هي أواجين نكو بلي إما أفرد بكسيكي لا واس حسابك إن إما ونا آيني إسلاميش أفرد بالعكس أفرد نيوي كومالو أفرد إما الأفرد إنه خشك مال أفرد ودايك مال أفرد وكش مال أفرد بالعكس أفرد كس إنساني بريزنو هم آيني إسلام وهم كومالقاش ريزنا عليه قرتوا خوي سبحانه وتعالى لقرآني بيروزا آياتيكي تەواوی بەناوی نیساەوە ناوە ئەجا خۆ ئەگەر وابێت ئەوتانی بەناو پیاویشەوە هیچ ئاەتێک نییە و بەناو ئافرەتەوە ڕێزێکی گەورە و مافێکی گەورە بە ئافرەت دراوە زیاتر و لە حەدی خۆشی زیاتر. بەڵێ دەستەکانی خۆشەوە مەستا سالم پێم خۆشە ئەو بابەتانی کە لە ناو هاوڵاتیانە تا ئێستا بوونی هەبوو زۆر باسەکرێتەوەێ بیکەم بە پرسیار لە بەڕێزە دۆڵامەکەی وەرگرم یەکێکی تر لەو بابەتانی کە زۆر باسەکرێت لە ناو هاوڵاتیانە کە ڕەنگە ئەنجامدانەکەی بدرێتە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام و بڵێن وڵات لە ڕێگەی ئەوان یاخود ئەو ڕێگەی پێدا بۆی ئەمە ئەو کارە دەکەین کە زۆر جار ڕەنگە توێژەرانی دەرونی و توێژەرانی کۆمەڵایەتیش زۆر باسییانەوە بابەتە کردێ بەس پێم خۆش و بەڕێستان بۆ پێیکە لە ئاینی ئیسلامە شارەزان و مامۆستایەکی ئاینی دەتوانێت بڵێن بەڕێوەبەری ئەو قافی کەرکووکن وەڵامان بنەوە ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی لە خەتەنەکردنی مەینە کردووە کە زۆر جار ئەم بابەتە خراوەتە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام کە دەڵێت ئەگەر مەینەیەک یاخود کچێک یا ژنێک ئەگەر خەتەنە نکرابێت ئەوە نانی دەستی حرام ئەبێت پێم خۆشە وەڵامەکەی لە بەڕێستان وەرگرم. بەڵێ هیچ کاتێک ئاینی ئیسلام ئاینێکی گەلێ پاک و پیرۆزە یەک حەدیثێک یەک ئاەتێکی صحیح و صریح نەسێک لەسەر ئەوە نییە ئەو هەر کەسێک مێینە خەتەنە نەکرێت نانی بخورێت یان نانی نەخورێت شتی وانە لە ئیسلامە قەت شتیوانە بووە ئەگەر ئەو کەسانێکەوە ئەوادنە پاڵی ئیسلام با فەرمو لە هەرچی شوێنێکا بڵێن لە قورئانە نەسێک لە ئاەتێک وای فەرمووە یان حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەریەتی نە لە حەدیثە هاتووە نە لە ئاەتە هاتووە شتێکی سنەتە ئەگەر بکرێت ئەکرێت ئەگەر نەیشکرێت هیچ شتێک نییە ینی بڵێ واجبێ بێت ئەگە نەکرێت گوناهبارە بی یان تاوانبار یەگەنێکی ئەگەر ئێمە وەکو ئەمە کارێکی زیاتر ئەگەرێتەوە بۆ کاری پزیشکەکان زیاتر لەم بابەتە شارەزان لە کۆمەڵە شوێن هەیە مەسەن شوێنی با بڵێن ئیتر ئەو شوێنانێکە وەکو ئەفریقایە و هەنێ شوێنەیە گەرموشتن احتیمالە زیاتر لەو شوێنانە جەوێکی کەبێ فەرق بکات بەڵام لە وەکو بیدەنە پاڵ ئاینی ئیسلام لە ئاینی ئیسلامە نەوتراوە ئیلا ئەگەر نەکرێەوە ئابێت شتێکی سونەتە بکرێت تەبیعی و نشکرێت تاوانبار نابیت. کەواتە ئەتوانین بڵێن ڕێگە پێدراوە؟ ئێمە ناتوانین بڵێن چونکە ئاینی ئیسلام بڵێن ڕێگە پێدراوە چونکە حەدیث نییە لەسەری بڵێن ڕێگە پێدراوە یان ڕێگە پێ نەدراوە هەر شتێکیش نەسێکی صحیح و سەریح لەسەری نەبێت ئێمە ناتوانین بڵێن حرامە یان حەڵاڵە ئێمە ئاڵێن ئەگە بکرێت تەبیعیە ئەگەر نەیشکرێت تاوانبار نابیت. بەڵێ زۆر باشە مامۆستا سالم بە شێوەیەکی گشتی سەرجەم توندوتیژیەکان بە شێوەیەکی گشتی و ئەم توندوتیژیانەش کە بەرامبەر بە ژنان یاخود کچان دەکرێت چی کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر کۆمەلگا و لەسەر خێزان و تاکەکانی کۆمەلگای کوردی؟ وڵی لای هەمومان معلومە و ئێمە ناتوانین ئێستا هەنێ شت هەیە بیشارینەوە ئەوەتانی ئەوە حاڵی خێزانەکانمانە ئەوە حاڵی
بازاڕەکانە ئەوە حاڵی سیرەکەی کۆمەلگاکەی چی لێ هاتووە توندی تیژی هیچ کارێکی باش نییە لە هیچ کاتێکە و لە هیچ زمانێکە هیچ شتێک بە توندی تیژی حل نابێت ئێمە ئەڵێن لغەیەکمان هەیە لغەی حیوارە لغەی ئەدەبە لغەی ئەخلاقە لغەی ئاینە هەر کەسێک بە تونند و تیژی بێتە پێشەوە بە تونند و تویژی دەرەچێت و لەو سەریشەوە نەتیجەکەی زەرێکی زۆر کێشێت ئەوەتانێ هەمومان لامان معلومە ئەگەر باوکێک بێت لەگەڵ کچەکەیە لەگەڵ کوڕەکەیە بە شێوەیەکی یعنی نایاسایی یان تونند و تیژ بێ لەگەڵی ئێماڵێن قاعدەیەکی فیزیایی هەڵێ لكل فعل رد فعل ئەگەر هەر کەسێک تونند و تیژی بەکار بێنێت نەتیجەکەی تونند و تیژی دەرەچێت نەتیجەکەی خراپ دەرەچێت هیچ کەسێک ئستفادەی لێ ناکە نە باوکەکە نە خێزانەکە نە کۆمەلگاکە. بەڵێ مامۆستا سالم ئەمڕۆیەکێکی تر لە تەورەکانمان کە تایبەت بە تونند و تیژی دژ بە ژنانە باز لە هاوسەرگیری پێشوەختە دەکەین یاخود هاوسەرگیری پێشوەختەی کچان کاتێکە بە شوێیان دەدەن. ئەمەوێت لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە بەڕێستان بپرسم بزانم ئایا لە ئاینی پیرۆزی ئیسلامە هیچ تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ هاوسەرگیریکردن یاخود بەشودانی کچان یا تا چەند ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگەی داوە بە کچان لە تەمەنێکی مناڵیە یاخود لە خوار تەمەنی 18 ساڵیەوە کە یاسا 18 ساڵی داناوە یاخود دەستنیشان کردو لە ئاینی پیرۆزی ئیسلامە تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ بەشودانی کچان. بەڵێ ئێمە ئاماژەمان بە کۆمەڵێک شت کرد یەکێک لەوانە وتمان کۆمەلگا زۆر دەورە بینێت و جە و شوێنی منطقەکەی دەورە بینێت ئێستا ئافرەت هەیە لە بابڵین لە شوێن لە دەوڵەتێکی کە بابلین لە دەوڵەت ئەوروپیەکان سیرەکەی تەمەنی 12 ساڵە یان 13 ساڵە لە ڕووی قیافە و لە ڕووی مەسەلەن بابلین ژن و مێردایەتیەوە ئامادەیە بۆ ئەو کارە یعنی هیچ کێشەیەکی تێدا نییە ئەکەوێتە سەر کەسی شخصەکە بەڵام ئێمە وەکو بەڕێوبەرایەتی و وەکو ئاینی ئیسلام هیچ کاتێک لەگەڵ ئەوەیان نیمان کەوا سێرەکەی ئافرەتێکە کە خۆی نەناسێتەوە با بڵێن ناڤژ نەبووە نازانێت مانای پیاوژنی چییە سێرەکەی بەشووی بدەن بە زۆر و ئێمە شتێکی کەشمان کردووە لەگەڵ ڕئیسی محکەمەی کەرکووکە هەمانگیەکمان هەیە هەر مامۆستایەکی ئاینی لە خوارد تەمەنی 18 ساڵی و مارەی ببڕێت لێی قبول ناکەین چکە وەکو عرفێک و وەکو عادەتێک و تەشریعێکی قوانینی وەزعی ئێمە ئێستاڵێ دەبێ 18 ساڵ بێ و باوکو دایکشی ئامادە بێ کۆمەڵێک خەڵک جاروایە پرسیارش ئەکەن ئەم پرسیارش زۆر ڕوودات ئەڵێ ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کەوە ئەم شتە ڕاگرن لای خۆتانەوە ئێمە لای ڕئیسی محکەمە کۆمەڵێک مامۆستا هەیە هەوەی تایبەتیان هەیە و ئەو مامۆستایانی شاری کەرکووک زۆربەی مامۆستایان کەسی ناسراون بۆ ئەو مارە بڕینە ئامادە کراون کەوە یعنی هەر کەسێک بێ دایک و باوکی یان ئەوەتانی عمری منداڵە یعنی داوامان لیان کردووە ئەو کارە ئەنجام نەدن بە لە ڕێگای ئێمەوە شتی ناشرین ڕوو نەدات چکە ئەوە محکەمایە فەرمو بچەوە محکەمە ئەگەر محکەمە ڕێگای پێدا کاری خۆت ئەنجام بدە ئێمە ئازانین نە محکەمە و نە ئاینیش ئاگای ڕێگای پێ نادات بۆ کارە. مامۆستا سالم ئەو داوایە یاخود ئەو بڕیارە تەنها لەسەر ئاستی پارێزگای کەرکووک ئەو داوایە لە مامۆستایانی ئاینی کراوە لەسەر داواکە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە لە مامۆستایانی ئاینی من وەکو هەرێمی کوردستان نازام ئاگاداری ئەو مامۆستایانی هەرێمی کوردستان نیم ئێمە یعنی بابرین لەگەڵ مامۆستایی بەڕێوبەری ئەو قافی سلێمانیوانە بە خزمەتیان نەگەیشتومە و حەز شەکەم ئەو شتە ینی هەمانگیەک لە بینمانە هەبێ و چی شتێک لای ئەوان بێت ئێمە ئیسپادەی لێ بکەن چی شتێک ئەوان سوود لە ئێمە بکەن بەڵام من ئاگاداریینی ئەوانی بەس لە محکەمەی کەرکووک ئێمە ئاگاداری ئەو بابەتانەین لای ئێمە با بڵێن قەزایەک هەیە قانونێکەیە ئەی با بەڕێوە و ئەگەر احتیمالشە لە کوردستان باشتر بێت نازانم ئەو شتانە. بەڵێ دەستەکانی خۆش بە مامۆستا سالم لە کۆتاییە پێم خۆشە ئەوە بزانم کە ئەرکی مامۆستایانی ئاینی چییە لە ڕووبەڕووبوونەوەی تونند و تیژەکان بە شێوەیەکی گشتی. بەڵێ مامۆستایانی ئاینی ئەرکی سەرشانی مامۆستایانی ئاینی ئەوەیە دائیمەن هەموو کاتێک ڕێنمایی خەڵکەکە بکەن و کردویشیانە دەستیان خۆش بێت ماڵیان ئاوا بێت قسووریان نەکردووە بەڵام ئەرکی مامۆستای ئاینی ئەوەیە خەڵکەکە ئاگادار بکاتەوە لە شتی خراپ لە شتی وەکو کاری تونند و تیژی چکە ئێمە ئەزانین هیچ شتێک بە تونند و تیژی جێگای حەل نییە
و نەتیجەی باش نابێت نەتیجەکەیشی ئەبینین ئەوەتانێ ڕنگدانەوەی هەیە لە کۆمەلگاکەمانە و مامۆستایانیش دەستیان خۆش بێت تەقسیریان نەکردووە ماڵیان ینی شتی باشیان کردووە بۆ کۆمەلگاکە و دەوری خۆیانیان بینیوە و دەستخۆشییان لەکەین و ماڵیان ئاوا بێت و سپاسی ئێوە شەکەین. دەستەکانە خۆشەوە مامۆستا سالم زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا سالم مەجید کە بەڕێزیان بەڕێوەبەری ئەوقافی کەرکووکن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵ ئێمەدا ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورت وەرەگرین و لەگەڵتان بەردەوام بین. بەڵێ عزیزان لەم تەوەری پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر توندوتیژیەکانی دژ بە ژناکە بێگومان لە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکە هەڵمەتێکی 16 ڕۆژە ڕدەگەێنێت لە ماوەی ئەو 16 ڕۆژەدا چەندین چالاکی و پانەڵی جۆرا و جۆر تێدا ئەنجام دەدرێت و بازە توندوتیژیەکانی دژ بە ژنان دەکرێت.
یەکێک لەو توندوتیژانەی کە دەرحەق بەژنان دەکرێت ئێمە ئەمڕۆ فۆکسی خێنە سەر و زیاتر لەسەری ورد دەبینەوە باز لە هاوسەرگیری پێشوەختە دەکەین کا بێگومان هاوسەرگیری پێشوەختە ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ئێستا داتاکان ڕوو لە بەرزبوونەوەیە لەسەر ئاستی وڵاتانی ئاسیا هەرێمی کوردستان لە پلەی دووەمدایە واتە وڵاتانی کەندا و لە پلەی یەکەمدا لە هەرێمی کوردستاندا لە پلەی دووەمدا لە هەر شش هاوسەرگیریە کە ئەنجام دەدرێت هاوسەرگیریەک هەڵدەوەشێتەوە یاخود جیابوونەوە ڕوودەدات بەشێکی هۆکاری جیابوونەوەکانە گەڕێتەوە بۆ هاوسەرگیری پێشوەختە کەواتە هۆکار و پاڵنەرەکان چین بۆ ئەوەی کە ئەم هاوسەرگیریانە ئەنجام بدرێت دایکان و باوکان هاوسەرگیری بە کچەکانیان بکەن و کچەکانیان بەشوو بدەن لە تەمەنێکا کە نەگەیشتۆتە تەمەنی یاسایی خۆی ئێمە ئەمڕۆ باز لە هۆکار و لە پاڵنەرەکان دەکەین لە هەمان کاتیشدا باز لە چارەسەرەکان یاخۆ ڕێگە چارەسەرەکان دەکەین چی بکەین بۆەوەی کە ڕێگە لەم هاوسەرگیری پێشوەختانە بگیرێت ئەگەر لە ڕووی یاساییەوە یاخود لە هەر ڕێگەیەکی ترەوە بڵێ بازەوە دەکەین کە چی بکەین و چۆن چارەسەر ئەنجام بدرێت بۆ ئەم بابەتەش ئێمە ئەمڕۆ میوانداری سروش هەڵەبجەیمان کردووە کە بە ڕێزیان پارێزەر و ڕۆژنامەنووسن سروش خانسڵاو لێبێ و بەیانیت باش زۆر سپاس بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت ئەگەر هەر سەرەتا لە باسێک لە هاوسەرگیری پێشوەختە بکەین بزانین ئایا هاوسەرگیری پێشوەختە چیەکرێتەوە تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ ئەم بابەتە بۆم هاوسەرگیری پێشوەختە بەڵێ دیارە خۆی کۆمەڵێک بابەت ئەم بڵێن بابەت هەیە لەسەر ئەمەیان کۆمەڵی قسە هەیە کۆمەڵی قسەی زانایان و مەسەلەن ئەو کەسانی لەو بوارە تێبینیەکانیان کردو و نووسیویانە هاوسەرگیری پێشوەخت بەپێی ئەو یاساداتیانەی کە باس ئەکرێ و ئەو کەسانی کە تایبەت لێکۆڵینەوەیان کردووە لە تەمەنی 9 ساڵەوە دەست پێکە تا پێش 8 ساڵی یعنی لە تەمەنی 9 ساڵەوە بۆ نمونە هەندێک ناوچە هەیە گەرمە بە تایبەتی کەندا و ئەطرافەکانی دەوروبەری عێراق و هەتا هەندێک ناوچە هەیە لە خودی ناو عێراقا با بڵێن دەوڵەتانی عەرەبی زیاتر یان بەشێک لە ئەفریقیەکان کە بڵێن بەهۆی گەرمی پلەی گەرماوە جەستەی کچەکان گەورە ئەبن و نمووی گەشەی هۆرمۆنات ئەکەن ئەمە لەم تەمەنا بە پێی شەریعەتی ئیسلامیش کە هەندێک لە فوقەهەکان ئەڵێن ترکچ لە 9 ساڵیەوە ئەبێ شوو بکە ئەمە بڵێن لەم تەمەنا کچ ئەیان بەشوو ئەوەی کە داتا بڵێن ئەو لێکۆڵەرانەی کە لە بابەتی پێشوەختە قسەیان تیا کردو ئەڵێن لە 9 ساڵیەوە دەست پێ ئەکە هەتا وەکو پێش 8 ساڵی کە ئەمە هاوسەرگیری پێشوەختە تا 7 ساڵ بە داتا ینی بە داتای ڕسمی کە لێکۆڵەران لەو بابەتە ئیشیان کردووە کە بوو بە 8 ساڵ ینی ترکە ئەڵێ ئەم کەسە تا ڕادەیەک منوک و خۆم ئەو 8 ساڵیشم پێ کامڵ نییە بەڵام تا ڕادەیەک یاسا ڕێگەی پێەیە لە تەمەنی 8 ساڵیە هاوسەرگیری بکە کە ئەمە یاسا ینی لە تەواوی کەنداویش و لە دەوڵەتی ئێمە و ئەطرافەکانی ئێمەش ئەنجا ئەو هۆکارانەی کە با بڵێن پاڵنەرەکان بۆ نمونە ئەمە پێشتر تێبینی ئەومان کرد ناوچەکانی کەنداو و هۆکار یەکەم ئەو منتیقە گەرمەکان زیاتر هاوسەرگیری پێشوەختیا ڕوویدا ئەمە هۆکاری با بڵێن پلەی گەرمی و ئەو جەوەی کە تیاژی ئەو بیئەی تیاژی هۆکاری ئاین و ئاینزاکان ینی خۆمە جنیە جاری وا هەیە ئاینێکی تریشە سەر بە ئیسلامیش نییە ئیتر کللتور و بڵێن کلچەری ئەو منتیقە وایە کە کچ لەو تەمەناشوو کللتور و کلچەر دەوری خۆی هەیە ئاین دەوری خۆی هەیە ئەمە دوو بابەتی سەرەکین کە دەوری خۆیان هەیە لە هاوسەرگیری پێشوەخت سێهەم جەهل و نەزانی یعنی جاری وایە کلچەرێک هەیە ڕێگە بەو شتە ئەیە بەڵام لەبەرەوەی لە خێزانێکی تێگەشتووە ئەو کلچەرە تەطبیق ناکە کەواتە زانیاری دروست لەبارەی پێکەوە ناساندنی کەسایەتی نمووی گەشەی بۆ نمونە ئەو کچە یاخود دایک و باوک زانیاری تەندروستیان هەبێ ینی ئەکەوێتە هۆشیاری و ناهۆشیاری ئەمەش هۆکارێکە هۆکارێکی تریش بواری اقتصادی لایانی ئابووریان تۆ گەربتێ باسەکان زۆرە لایانی اقتصادی دەوری کاریگەری هەیە جاری وایە خێزانێک بۆ نمونە 3-4 مناڵیان هەیە مناڵیان کچەکەیان بۆ نمونە 9 ساڵە ئەیانەوێ بە هەر شێوازێک بێ کچەکەیان هاوسەرگیری بکە مەسرفێک کەمترە ئەمە بڵین 4 بابەتی سەرەکی کە وەکو ئەوە لە هەمووی گرنگتر خودی یاسایە لە هەمووی گرنگتر یاسایە یاسا بۆچی بۆ نمونە کۆمەڵێک منتیقە هەیە یاسا بە هیچ شێوە نەیانگرێتەوە و ناشتوانێت تەطبیقکرێت بۆ نمونە من خۆم سەردانی پێش ڕووداوی داعش سەردانی هەندێک منتیقی عەشایریم کردووە لە مووسڵ و ئەطرافەکانی مووسڵ کە شەبەکی تیابووە بۆ نمە کوردی تیابووە یەزیدی تیابووە موسڵمانی تیابووە تورکمانی تیابووە کە ئەم زەواجە هەبووە زەواجی پێشوەختە هەبووە ئەو ئەڵێ ئێمە بە وەکو پێم وتی کڵتوری عەشایری زۆر لە یاسا باڵاترە
زۆر لە یاسا باڵاترە ئەمە تا ڕادەیەک لە چاو هەرێمی کوردستانە کە با بڵێن خۆ ئەگەر ئێمە لە ئەسڵا بژگەڕێنەوە سنووری مووسڵ کوردیشی تایە بەڵام سەر بە هەرێمی کوردستان نییە لە کوردستانە ئەم شتە زۆر کەمە ئەگەر هەش بێ زۆر بە دزیە نابێ بەداتە ینی لەوانێ لە سەدایەک بەڵام لە تەمەنی 9 ساڵ بۆ 13 ساڵ 13 14 15 16 ئێمە لە کوردستانیش هەمانە بەڵام چۆن هەمانە بە پێی تەمەنەکانی جارێکی تر ڕانکاری بەسەرای لە ئەمەی کە پێشتر باسم کرد بۆ 9 ساڵێکە بوو لەبەرەوەی پێمانتی شەریعەت دەوری خۆی هەیە سیاسەت دەوری خۆی هەیە بەڕێوەبردن یاسا کڵچەر ناهۆشیاری خێزانەکان وە باری اقتصادی بەڵام ئەوەی کە لە کوردستانە جیاوازە بە پێوەرەکانی تر من بۆ نمونە باوکم بینیوە هاتۆتە محکەمی سلێمانی کچەکەی 14 ساڵ بووە دوتی من کچەکەم یاوە بەشوو ئەمەوێت موالیدی گەورەکەم یان جاری وە بۆ دەستگیرانەکەی بووە هاتو تێبێن موالیدی گەورەکەم لەبەرەوەی ئێمە شتەکان ممکن بە یاسایی یعنی ئەم حاڵەتە لەوانەیە نهێنی بێ خۆی ناکرێ خۆی بەپێی قانونیە بۆ ئەتوانی موالی 4 ساڵ گەورەکە یا 4 ساڵ بچووکەیتەوە چقاڵێ بەهۆی زروفی ئەوە ئۆشتا بەڵام لە ئێستا بەهۆی مۆخەکان و فەحسەکان ئۆشتانە تۆزێک قورس بووە یعنی ناتوانی بیکەی لەبەر ئەوە کابرا هیچی دەست نەکەوتەوە گەڕاوەتەوە بەڵام زەواجەکەشی کردووە بەڵام چۆن کردوێتی لە هەرمی کوردستان ماری نەبڕیوە یان بردوێتێک کەرکک لە منطقەیەکی تر ماری بڕیوە یان بردوێتێ دیالە خانەقین ئەم منطقانی کە محکەمی سنووری هەرمی کوردستان نایەنگرێتەوە هەر هەمان یاسانیە سروشخان هەر هەمان یاسانیە کە لەوێش پێڕەوە بۆچی لەوێ ئەتوانێت لە قانونی عێراقیە باوک ئەتوانێت بە وەکالەتی ئەوە بکە بەڵام ئێمە لە دوای ئەوەی کە بە ئیشوکاری ڕخراوە مەدەنیەکان و بە یاسا کرا کە ناکرێ هیچ مەلایەکیش وەکو مامۆسا ئاماژەی پێەیە نابێت بەبێ پرسی دادگا ژنێک مارە ببڕێ کۆمەڵێک کەس داری کراون بۆ ئەو بابەتە جاران وانە بوو هەڕەمەکی بوو کابرا مەلایەکی منتیقا بوو دوو شایەتیان هێنا و مارەیە بڕووی هات بۆ محکەمە ئاهات ساڵێکی پێچوو ئەمە ئەوە من لە ئەطرافەکانی هەولێریش هەتا ئێستا حاڵەتی وا هەیە یعنی خۆم ئێستا خەڵک ئەناسم 3 مناڵی هەیە یەشتا تەنان تەسکەرەشی بوو مناڵەکانی دەرنێناوە لەبەر ئەوەی هاوسەرگیریەکەی پێشوەخت بووە کەواتە لە کوردستانیشە کۆمەڵی بابەتی تر سروشخان ببوورە گرفت بۆ مناڵەکانیشان دروست هەڵبەتە گرفت دروستە بێ بۆ مەکتەبیان بۆ داهاتویان بۆ مستەقبەلیان ئەمە لەلایەک بەڵام لە کوردستان هۆکارەکان زیاترن لەبەرەوەی لە ئێستاە لە کوردستان خۆتەزانانی ئەمە بە زروفێکی زۆر تایبەتە تێئەپەڕین ئەمە لەلایەک زروفی اقتصادی زۆر دەوری هەیە و لە ئێستاە حڕێتێکی زۆر گەورە هەیە ئێستا باوکەکان تەقبولی ئەو حڕێتە ناکەن چونکە مێشکی ئەوان تەقبولی ئەو ئازادیە ناکە کە بە بەربڵاوی هاتە ناو کوردستانی ئێمە لەبەر ئەوە کەواتە ئەو تێڕوانینەی کە لە ڕابردووە ڕەنگە بڵین ئێستش بەشێک لە هاوڵاتیان بازەوە بکەن کاڵێ مینە یاخود کچانی وەکو بەرمی لە بارود سیر کردووە لە بۆی کە تووشی هەڵە نەبێت و زوو هاوسەرگیری پێ بکەن ئەمەش دروستە؟ ئەمە هەیە ئەمە طبعا دروستە بەڵام بە پێناسەیەکی تر ئێستا ناڵێ بەرمی لەم ئێساڵێ ئەترسم کچەکەم تووشی کێشە ئەبێ نەک ئەڵێ من تووشی هەڵە ئەبێ من لەمەیانە تا ڕادیەک لەگەڵیانم لەبەر کۆمەڵێک هۆکار نەک بڵێم ئازادیەکانی ئافرەت بڵێنیان کچ یاخودژن مقەیەدکەی نە لەبەرەوەی سیر ئەەکەی تەکنەلۆجیا و کۆمەڵێک بابەتی مروژێنەرەکانی فلیمە سێکسیەکان ئەمانە زۆر بە ئاسانی دەسەکەوێت سیرەکەی دوو گەنجی مراهق بەبێ ئەوەی لە بابەتەکە تێبگەن بەبێ خوێندنەوەیەک سەر داخڵی شتەکە ئەبن سیرەکەی حەزێکی کاتیان بۆ دروستە بێ هەم بە کچەکە حەزەکە هاوسەرگیری بکە هەم کوڕەکە حەزەکە هاوسەرگیری بکە و ئێمە ئێستا شتێکی تریشمان هەیە ئێمە کچانێکمان هەیە خۆیان حەز لە هاوسەرگیری ئەەکەن یعنی من لەو ماوەی ڕابردووە کچێکم بینی لە محکەمی سلێمانی کە 18 ساڵ بوو دووەم هاوسەرگیری بوو دووەم هاوسەرگیری بوو سیرەکەی ئەسڵان هەر پێکەنی هاو بە تەلاقەکەشی قەی چێکە ماوەیەکی تر شوێکی ترەکەمەوە ئەمە پێم ئەڵێ کە 18 ساڵیش هێشتا هەر مناڵە بۆ هاوسەرگیری ئەمە ینی هۆکارەکانی لە کوردستان سیرەکەی ئەو بەربڵاوی باوکە ترسێ لەو ئازادیە براکە و حەزی بەو ئازادی خوشکەکەی نییە ئەتر بە ڕەفیقی خۆی بێ بە خزمی خۆی بێ بەچی خۆی بێ جاران ئەیانوت بەنهێنی نایڵن کچەکانمانها ئەبێ زەختی پیاوە ئێستا ئەوەشیان پێ ناکرێت چکە ئازادیەکی تر هەیە ئەم ئازادیەی با بڵێن زۆر ئازادیەکە بەمانای ئازادی تێگەشتن نییە یعنی کۆمەڵێک وەرگرتنی کۆمەڵێک شتە کە هەزم ناکرێ بە ئاسانی ئەمە جوایلێکە زەواجی پێشوەختە دروستە بێ یعنی بڕواب کە باوکم بینیوە وتویتی من لەبەر ئەوەی کچەکەی خۆمم پێناگیرە هاتووم ئەیەم بەشوو
ئەمە هەڵەیە خۆی ئەمە لە ئەسڵا هەڵەیە چۆن تۆ باوکێکی ئەبێ بی بە هاوڕێ کچەکەت بۆی لی تێ بگەی نەک بەم شێوازە بێت بڵێ. باشە سروش خان مناڵ زۆری هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەنجامدان یاخود دایکان و باوکان بیانەوە هاوسەرگیری بە کچەکانیان بکەن لەبەرەوەی کە مناڵیان زۆرە کە بەشێکی ڕەنگە هەر لە لایەنە ئابوووریەکە بێت کە بەڕێزت باسێکە لەبەرەوەی کە مناڵەکانی زۆرە ڕەنگە نەیپەرژێتە سەر مەسرەفی مناڵەکانی کچەکانی باد بەشوو. تۆ گەر باسی ئەو خۆی بابەتێکی زۆر قوڵە لە کۆمەڵگەی ئێمە یعنی بە جیلی پێش ئێمەش و بە باپیرانی ئێمەشەوە بە ئەمەی ئێستاشەوە حاڵەتێک هەیە پێی ئەوترێ خستنەوەی نەسل هەر نازانێ بۆ مناڵێ بێ هەر نازانێ بۆ زەواجەکە هەر نازانێ بۆ هاوسەرگیری ئەەکە هاوسەرگیری یان دایک و باوک هوەری دایک باوکی نازانن یعنی ئەو تەنیا بیر لەوە کاتەوە هاوسەرگیریەک بە مناڵێکی بێ لە داهاتوو بە خێویکە ئیتر بیر ناکاتەوە ئەم مناڵە ئینسانێکە یەتە ئەم دنیا و ڕوبڕووی چی ئەبێتەوە ژیانی چی بەسەر ئەیە لە داهاتووە مستەقبلی بەتەمای چی ئەبێ ئایا چی بەسەریە ئەگەر دایک و باوکێک بەم پێوەرە بیر نکاتەوە ئەلبەتە 5-6 ئەخاتەوە ئەمەش ئەبێتە مەصرفێکی زیادە جاریوە لە ڕابردووە زۆر ئەخل لە ڕابردووە فەرقەکە لە ڕابردووە ژیان سادەتر بووە جاری وایە دەکەس لە ژوورێکە خەوتون و زۆر ئاسایی بووە بەڵام ئێستا مناڵەکەش تا بەری ناخەوێت تۆ بژووری خۆتی هەبێ ئەتەرنێتی هەیە چی هەیە سێرکەی زۆر قورسە کچێک لە تەمەنی 11 ساڵ و 12 ساڵ تر هەموو شتێک ئەزانێ لە ئێستا یا ڕەفیقی هەیە مۆدێرنە نازانم بابەتی وەکووتمان بابەتەکانی پێشکەوتنە ئەمانە هەمووی کاریگەری هەیە چاولێکەری ڕۆڵی هەیە ینی من کچم بینیوە ینی من زۆر ئەچمە کەیسەکانی ئەوانە یان ڕفیقەکەی شوی کردو بزەبەت ڕفیقەکەی شوی کردووە تەنانەت لەو ماوەی ڕابردووە کچێک شوی کردبوو ئەهات یعنی جیا بوویەوە بڕوام پێ بکە ئەیوت هەتاوەکو ڕۆژی گواستنەوەش من هەروام زانیوە شوکردن بەد لە لەبەرکردن و حەزم کرد ئەوی پێ بسنا ئەو نازانم چات و مات و ئەم شتانە یعنی ئەمە لەبەرەوەی خوێندنەوەیەکی نەکردو بۆ هاوسەرگیری لەبەر ئەوەی وتی باوکم کەم دەست بووە وەزەمان باش نەبووە حەزم کردو شوو بکەم نەشم زانیوە هاوسەرگیری ئەو نەقورسە کە چوومەتە خێزانێکی تر دایکەکەم بڵێن خەسوەکەی هەموو ڕۆژە لەم تووڕە بۆ یەکسەر هەر سێ مانگ زەواجەکە تەحملی نەکردو لە ماڵی باوکی بەناز پەروەردە بوو ئەمانە یعنی ئەمانە هۆکارم بۆی زەواجی پێشوەخت دروست ببێ اقتصادیەن ئابووریەن سیاسیەن قانونیەن هەمووی کاریگەری هەیە طبعاً سیاسیش کاریگەری هەیە بۆچی بۆ نمونە تۆ نازانی زروفی وڵاتەکە چی بەسەریە یعنی من زۆر باوکم بینیوە وتێتی ئەمە کوردستانە لەوانی بەیانی عەرەب بێتەوە باکچەکەم بەم بەش یعنی زۆر شت هەیە بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان بۆ نمونە کەرکووک و خانەقین و ئەمانە هەر زۆر کچەکانیان زووەیان بەشوو هەر هەمیشە لە ترسێکای هەمیشە لە ئەوای لە ڕوبەڕووبوونەوەیەکە یعنی ئەم حاڵەتە تا ئێستاش هەیە ینی شتەکان زۆر ینی ڕەنگە تا ئێستا کە یەکێک گوێ لە هاوسەرگیری پێشوەختە بوو بێ وای زانیوە کە هاوسەرگیری پێشوەختە بە ئیجباریە یاخوب بڵێ دایک و باوکەکە بە زۆر هاوسەرگیری بە کچەکان بکەن بەڵام بە پێی وتەکانی بەڕێستا بێت کە دیارە ئیجباری نییە ئیجباریشی هەیە و سێ حاڵەتمان هەیە ئیجباریمان هەیە کە ئەمە دایک و باوکەکە ئەمری واقعەنیا براکەیان بۆن مەکچەکە هەتیوە مامەی لە بنە ماڵەکەی عشیرەتەکەی ئەوم بیرچ و باسیکەم تەداخلی باپیر و نازام ئەمە حاڵەتێکیانە حاڵەتی دووهەم بابەتی اقتصادیە وات لێکە ئەمەش جۆرێک لە ئیجباریە ئیجباری ناڕاستە و خۆیە ئەمە شێعە ئەوەی تریشیان چاولێکەریە تر کچەکە حەزەکە شووبکە و نازام ینی بەڕێی من تا 25 ساڵ گونجاو نییە بۆ هاوسەرگیری تا 25 ساڵ لەلایەنی زانستی و پزیشکی شەوانە هەر بە هەماشیاڵە لە 25 ساڵانێ و کاتە کچان یاخود خانمان ئامادەی هاوسەرگیرین من بۆچی ئەڵم لەبەر ئەوەی جاری وایە بۆ نمونە هۆرمۆناتی بنەماڵەیەک خۆی وایە کەسەکانیان باڵای بەرزە جسمیان بەهیکەلە یعنی لە ڕووی گەشە سندنی جەستەیی کچەکان زوو گەورە ئەبن تۆ هەستەکەی ئەم کچە گەورە بووە بەڵام ئەم کچە هێشتا هەستێکی مناڵانە لە ناخیایەتی هێشتا مناڵە هێشتا پێی وایە کۆمەڵی شت ئەزانێ بە هیکەلەکاتێکەکەی وە کۆمەڵگەی خۆشمان وایە ینی هەر کچەکە باڵای بەرز بوو یەک تەقتەق لە دەرگاکەی ئەیە ینی باوکم بینیوە لە مەحکەمەوتمە مامەگیان ئەم کچەی خۆ بۆ ئەی بەس ئەگە چی بکەمەڵە ئیزعاجیان کردم ینی نە جارێکە و نە دوو جارە ینی سێرەکە یەکسەر سێبەرە خۆش بووە سێبەرە خۆش بووە یەکسەر چاویان لەسەر جسم و هەیکەلی کچەکەیەتی ئێتر ئەمیژها چۆن بڵێ ئەکەوێتەڵە کچەکەم گەورە بووە بەڵام لە مجتەمەعی ئێمە نەدایک وەکو پێویست هاوڕێیە نە باوک وەکو پێویست هاوڕێیە تەنانەت نەبرا وەکو پێویست هاوڕێ ینی من زۆر کچە بووە زۆر مناڵ بووە ینی لە سوپەرمارکێتەکان ئیشی کردو تەمەنی یەکسەر بۆ بە 18 ساڵ ینی زۆر دواندومە
من کچ ئەناسم مەسەرەن لە 16 ساڵی و ئەیناسم لە سوپەرمارکێتێکە ئیشەکە کۆمەڵە دنیای دەرەوەی بینیوە حەزی لە زەواجە ئەڵێ یان چەندجار لێ پرسی و من خۆشەویستم هەیە کەی ئەتوانم بم بە 18 ساڵ هاوسەرگیری بکەم لێم پرسیوە هۆکارەکە و چییە لەبەر ئەوەی چی بووە سەیرەکەی ئەم کەسە لە بینی زەواج و هاوڕێتی و خۆشەویستی ناتوانێت پێوەرێک جیاکاتەوە بۆچی لە ماڵەوە نازی نییە پێی وایە کوڕێگە بێتە هەموو شتێک دایک بۆی باوک بۆی خۆشەویست بۆی نازانم بواری مادی لەما تێ ئەکەوێت چونکە لەوانێ شوکا بە گەنجێ گەنجەکەش نتوانێت هەموو ئەو شتانە بێ بۆ ئەو لەوانێت تەنها لە بابەتە سێکسێکە ئەو کۆمەڵشتی لەگەڵا پڕکاتەوە چونکە ئەویش هەر مناڵە ئێستا زەواجەکە تەنها کچان ناگرێتەوە کوڕانیش ئەگرێتەوە ینی ئێمە کوڕمانەی 18 ساڵە زەواجەکان 19 ساڵە 20 ساڵە یعنی وەرە محکەمە داتاکان ئێواران لە ماڵەوە سەیریانەکەڵم ئەمڕۆ ئەوەنە زەواجمان هەبووە هەمووی 23 ساڵ 22 ساڵ کوڕەکانیش مناڵ بوون جاران تا ڕادەیە کوڕکچ تۆزە کوڕەکە تەمەنی گەورەتر بوو تا ڕادێک خبرەیەکی هەبوو ئێستا هەردووکیان بەبێ خیبران کەواتە ئەمەش هەر بە هەمان شێوە گەڕێتەوە بۆ ناوەشاری دایک و باوک و خێزانەکان هەمووی ئەگەڕێتەوە ئەلبەتە ناوەشاری خێزانە و ئەو کلچەر و دابوونەریتەی بۆ شووناکە ئەوە گەورە بوو ئەوە قەیرە بوو ئەها کچی فڵان ئەوە نەوەدەکان مۆدیلی نما کوڕەوەی سەد 2000ەکان دوو مناڵی هەیە ها ئەم قسانە وەکو شتێکی ئەدرێتەوە بەگوێی دایک و باوکەکە بەردەوام قسەی لەسەرەکرێ و پرسی لەسەرەکرێ ئەجا سوشیال میدیا زۆر هەڵەیەکی زۆر گەورە هەیە بە تایبەتی لە ڕاگەیاندنەکانی تەواوی کوردستانە سەرگەی خەڵکی وایە قسە ئەکا لەسەر زەواج یعنی هیچی پێ نییە یعنی وا ئەکات تۆ شتێک دروستەکە لای کەسی بەرامبەر مۆزوعێک دروستەکە کە ئەڕاتەوە سێرەکە بیرەکاتەوە من بوانەکەم من بوانەکەم یعنی وردەوردەوەکو ژەهرێک لە مێشکیا دروستیەکە یان ئەو کچە مۆدێلانەی کە لە تەلەڤیزیۆنەکان زۆر دەرەکەون و دیر من خۆم حڕ و من خۆم وا ئەەکەم و ئەمێ هاوسەرێک یعنی سیرەکەی ئەمە لای کچێکی سادەی ساکار کە هیچی لە دنیا نەزانیوە ئەبێ بە خاڵێک دوای بیری لێکاتەوە بە چاولێکەری ئەیکا بە چاولێکەری دەستەکانە خۆش بێ سروشخان لە گفتوگەکەمان بەردەوامە بین بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین و بەردەوامە بین لەگەڵتان وەڵای ئەزیزان ناوبڕێکی کورد وەرەگرین و لەگەڵتان بەردەوامە بین بەڵێ عزیزان لە گفتوگەکانمان بەردەوام بین و گەڕێمەوە لای میوانەکەم سروشخان کە بەڕێزیان پارێزەرن سروشخان ئەگەر پرسیارێکی ترکەم لەسەر ئەوەی کە بە پێی یاسای ساڵی بە پێی یاسای 1970 ساڵی 1950 عێراقی و یاسای 15 ساڵی 2008 هەرێمی کوردستان یاسایەکێک پێڵێن یاسای زەرورەت مەبەست لە یاسای زەرورەت چییە؟ خۆی مەبەست ئەمە هێناویانە تەکایەوە کووت من باوەڕم پێی نییە یعنی زۆر جار کە تۆ دەقێکی یاسایی ئەهێنی مەرج نییە کەسێکی پارێزەر یا کەسێکی لێکۆڵەرە ئەو یاسایی بەدڵ بێ بەڵام ئەمە هەندێک یاسا هەیە لە عرف و عادەتەوە وەرەگیرێ ئەو شتانەشی کە لە عرف و عادەتەوە وەرگێ بۆ نمونە لە ناوچەیەکی وتمان ڕووداوێکی حرب ڕوئەیە تەمەنەکانیش گونجاونین بۆ زەواج بەس ئەمە کەن بە زەواج و شەرعێتیشی پێ ئەدرێ ئەمە هەندێک جار هەیە ئیسیسنا هەیە ئەکرێ پێوتری لە کوردی خۆمانە پێوتری ئیسیسنا ئێستا ئەسڵەن ئەم یاسایە هەبێت و یاسایەکی تر هەبێت لە ناوچە عەرەبیەکان یعنی چۆن بڵێن مجرد ئەکرێتەوە لە مرۆڤایەتی کۆمەڵێ بڵێن چۆن بڵێ من هەواڵێکە خەمە بازار بزانم چەند خەڵک قبوڵێتی دوایی ئەم هەواڵە ئەگەر زانیم لە 180 خەڵک قبوڵی بوو من ئەیکەم بە هینی واقع ئەگەر قبوڵیشیان نەبوو لە شوێنی خۆیان ڕایەگرم چکە مجتەماعەکە قبوڵی ناکە هەندێک یاسا هەیە مەسەڵەن کەم بە ضرورەت لە ناو کۆمەڵگەی کوردەواریە یان لە ناو عەرەبەکان بە تایبەتی لە ئەمە
لە بەغا زیاتر وەرگیراوە لە ناوەڕاست و ئەمانە یعنی بۆ نموناڵێ وەڵا ئەم کەسە لە ڕووی جەستەیەوە پێویستی بە جنسە پێویستی بە یان سروشخان هەنێک جار هەیە کە کچەکە پێشەوەی هاوسەرگیری بکات دووگیانە بێت باسی ئەوەکە ئەچێتە ئەو بابەتەوە کە خۆی ئەمە جۆرێکە لە اختصابکردن بۆ حاڵەتی دووبارە چۆن بۆ نمونە یاسایەکیاندان ئەو بە ناوی یاسای زەڕورت کۆمەڵە بابە دەکرێتە خۆ بەس من باسی یەک کورتەی بۆ کەم چکە زۆر زۆرە بۆ نمونە دوو کەس عیلاقەیەکیان هەبووە لە عقبی عقلیانە مەسەرەن لە نەزانیانە کەوتوێتە ئەوە کچەکە حامیلە بووە وەڵا ئەبێ ئێمە لەبەرەوەی کە با بڵێن ئابڕوومان پاکەینەوە ئەبێ ئەم کچە مارەکاتەوە ئەبێ ئەم پیاوە ئەم کچە مارەکاتەوە جا تەمەنی بەقەدەر باوکێتی تەمەنی بەقەدەر برای گەورەیەتی ئەمە مارەی ئەکاتەوە بە شەرعی و دوای تر بێ بە باوکی ئەو مناڵە و لەوانەیە دوای 3 مانگی تر تەلاقی بە لەوانەشە هەر تەلاقینەیە ئەمە خۆی من لە ئەسڵا من بە تاوانی ئەزانم لەبەر ئەوەی لەوانەیە ئەم کەسە لە ئەنجامی نەزانیە ئەم کارەی کردبێ ئەبێ یاسا پشتیوانی بکا بڵێ ئەمە لە عقلێکی ناکامڵە ئەمەیکرۆ بۆ ئەبێ جارێکی تر بە زۆر بدرێتەوە بەم پیاوە لەوانەیە بەیانی کابرا عقلی بکەوێتەوە سەر خۆی ئەم کابرای هەر بەدڵ نەبێ بەڵام ئەیوانە من بۆ نمونە کچێکی مناڵە 13 ساڵە کەوتوتە حاڵەت جاروای اختصابە جاروای ئەسڵا اختصابە یعنی کەسەکە اختصاب کراوە لەلایەن خزمێکی ئامۆزایەکی عشیرەتێکی دراوسێکەی سێرەکەی ئەیدەنەوە بەسەریە یاساکە هیچ جیاوازیەکە کا لە نێوان ئەوەی کە اختصاب یا خوددا ڕسومەندانە بێ ئەو ئەڵێک خۆی کۆمەڵێک هینیتیە ینی بڵێن هەر یاسایە کە دەرەچێت کۆمەڵە بڕگەی لەسرە یەکێ لەو بڕگانەی ئەڵێ بۆ ئەوەی ینی ئیتر شتەکە ئەو کچە لە ناو مجتەمە ئاپاک بکرێتەوەی کە لەوەی بە چاوێکی ئەوە سەیری نەکرێ بەڵام من لە هەمان کاتا من ئەمە بە هەڵە ئەزانم چکە لەوانی ئەم کەسە لە ئەنجامی بێعقلێکی مناڵیە ژیری کەم ژیرێکە ئەم ڕووداوای کرێ کە کاتی هەڵەسێتەوە بیرەکات و سێرەکە ژنی پیاوێکە 30 ساڵ 40 ساڵ لە خۆی گەورەترە بۆیە من بەڕای من ئەبێ پیاوەکە سزا بدرێ نەک ئەوەی مناڵێکە بەڵام ئەگەر حاڵەتەکەش اختصاب بێ غەرامەش ئەکرێت و نازام بەس لە منتیقە جنوبیەکانە هەر باوەڕێن بە یاسایانە بەخۆیان پینەیەکەن و ئەیبەن و ئەیهێنن و ئەمەش من وەکو خۆم ینی ئەمە یاسایەکی ڕەمزیە لە عێراقا لە هەرێمی کوردستانیش حاڵەتی وامان هەبووە زۆر جار ڕووداوی خۆشەویستی هەبووە زۆر جار ڕووداوە خۆشەویستێک وە دەستی ئەنقەسیش بووە یعنی زۆر جار وایان کرۆ مناڵێک دروست بێ بۆی کچەکە بن بە کوڕەکە ئەم یاسایانە وەکو پاساوێک بهێناوەتەوە کە تەقبیلکردنی ئەو ڕووداوە بڵێ باشە سروشخان هەروەکو لە پێشێکەکەش باسم کرد کە زۆر جار بەپێی داتاکان تەبعاً داتاکان نافەرمینەوە نیە بڵێ دەقیق بێ ئەڵێ لە 6 هاوسەرگیرییان هەڵەوەشێت یا خۆی جیا بێتوانێ کە بەشێکی هۆکارەکەی گەڕێتە بۆم هاوسەرگیری پێشوەختەیە لە کاتی جیابوونەوەی هاوسەرگیری پێشوەختە کی ئەبێتە قوربانی ئایا کچەکە بێتە قوربانی یاخود کوڕەکە بەڕای من هەردووکیان قوربانی بەڵام بە دەرەجەیەک کچەکە بۆچی چونکە کچەکە لەبەر ئەوەی ئێمە لە مجتەمەعی ئێمە چۆن با بڵێم شتێک هەیە ناسناوێک هەیە بۆ ژن بێوەژن ئەم ناسناوە تەنانەت تۆ ئەگەر بەحسێکی لەسەر بکەی تەنانەت چۆتە ناو بواری هونەری کوردیش یعنی بە شێوەیەکی قێزەون کراو لە ناو هونەری کوردیشا دەوریاوەتەوە لە باتی ئەوەی کچێک بەیانی بن بۆ نمونە هاوسەرگیری بکەم هاوسەرەکەم بە دڵم نەبێ باشە یعنی من لە قسەی خوا گەورەترم کاتێ خوا تەلاقی داناوە کەواتە خوای گەورە کە بۆ تەلاقی داناوە بۆ ئەوەی کە تۆ دوو کەس ناگونجێن بە یەک لە یەک جیا ببنەوە و بە پیرۆزیش نەک بەوەی کەوە ئەوە بێوەژنە ئەوە چیە ئەوە چێ سێرەکەی ئەم ئەبێ مشکلەی بەدوایە بێت بەبێ ئەوەی ناسنامێکی بەسمەیەک من نازان بە کوردی چی پێڵن بەس بەسمەیەکی ناشرینی لەسرە بێوەژنە ئەم کچە سیرەکەی لەبەر ئەوەی بێوەژن کەوت سیرەکەی دوایی هیچ کەسێک هاوتەمەنی خۆی داوای ناکاتەوە ینی زۆر حاڵەتێکی شازە ئەگەر کچێکی گەنج بێوەژن بێ و شوب کاتەوە بە کوڕێکی گەنجیان ئەبێ کەسێکی دیار بێ یان ئەبێ پارێزەرێکی دیار بێ یان ئەبێ دکتۆرێکی دیار بێ یان ئەبێ لە بنەماڵێکی دیار بێ غێری ئەمەی لێ دەرچێ حاڵەتی شاز هەیە کچێکی بێوەژن شوب کاتەوە بە کوڕێک هاوتەمەنی خۆی بێ هەر عایلەکەشی ئەبینی دایکێکیش ڕێگەی نایەتەوە بە کوڕەکەی خێزانەکە خێزانەکە هەرژێتی ئەوەنی کە کوڕەکەیان بێوەژنێک لە کاتێکە ئەو کوڕە خۆی ئەوە حیاتی خۆیەتی ئەمە سیرەکەی ئەم کچە لە دوولاوە زەرری کرد لەلایەکەوە زەواجێکی هەڵەی کرد تێکەوت لەلایەکەوە ناسنامێکی وەرگر لەلایەکە بۆ زەواجی دووهەمی ناتوانێت خۆی دروست کاتەوە ئەبێ شوکە بە پیاوێک یان ژنی هەیە ینی زۆر جار کەسم بینیوە بڵێن پیاوم بینیوە ژنی تەلاقاوە یان خێزانەکەی مردووە ینی زۆر حیوارم لەگەڵیان کردووە وتومە وەرە کاکە وەرە حەزەکەم گفتوگۆیە بکەین کچی فڵان کەس بۆ داوا ئەەکەی ئێتو بۆ ناچی بێوەژنێک داواکەیت هاوتەمەنی خۆتە زۆر بە
بەم شێوازە یان بەم شێوازە زۆر ناشرینە زۆر ئەدەبیانەیە سیرەکەی ئەم مجتەمع بەم شێوازە ناشرینە سەیری ئەم کچە زمانی جەستە بە زمانی بزەبەت زمانی جەستە یعنی قەت پیاوێک کوڕێکی گەنج ناچێت و داوای کاتەوە کەواتە ئەنجا فشاری ماڵەوەشی بۆ دروستە بێ لە ماڵەوە سوکاتی پێکرێت تۆ بێوەژنی تۆ ئەمەی تۆمی لەگەڵ مێردەکەتە کەس نایە لێ تێبگا ئەنجا لێرە بێوەژنیش ئەمە حاڵەتی پێشوەخت ئێمە بێوەژنمان هەیە هاوسەرەکەی مردووە هاوسەرەکەی شەهید بووە لە ناو خەڵکا بەسمەی لەسەرە جاوەرە کچێکی داما و کە خۆی لە هاوسەرەکەی تیابوو بێتەوە ئەمە وای لێ ئەکات کە بەڕاستی بەسمە بێت لەگەڵیا باشە سروشخان شتێکی تر لە بابەتی یاساییەکان لادان لە یاسا یاخود شکاندنی بەندە یاسایەکان لە وڵاتە پێشکەوتەکانە سزایەکی زۆر قورسی هەیە بۆچی لە هەرێمی کوردستانە سزاکانی ئەوە نەقورس نیە ڕەنگە سزاکانی بە شێوەیەک بێت کە هەموو کەسێ بتوانێت بچێتە ژێرباری و سزایانەوە هۆکارەکە زۆرە یەکەم ئێمە بمانێ و نەماوێ لە کڵچەرێکی عشایریان ئێمە هێشتا لە وڵاتێکی مەدەنیانی عشارەکە زاڵە بەسەر یاسا و دادگایە ئێمە بمانێ و نەمانێ ئێمە تازە هەنگاومان ناوە بەرەو مەدەنیەت لەوانەیە 3 جیلی تریش نەگاتە ئەو مەدەنیەتی کە ئێمە وەکو بزانین مافی تاک چیە مافی ژن چیە مافی ئەسڵە من وشەی مافی ژنم پێ ناشرینە زۆر پێم ناشرینە ئێمە پێش ئەوەی ژن بین مرۆڤین دواتر ژنی کەواتە مرۆڤەکان هیچ جیاوازیان نییە لە مافە لە یاساکانە یعنی ئەبێ ژنێک زۆر شانازی بەبوونی خۆی بکە نەک ئەوەی بڵێ وڵا مافی من نیە لەم کۆمەڵگا ئەسڵ مافۆی هەیە ئەبێت تۆ خۆ وەریگریتەوە لیان زەوت کردووی لەبەرەوەی تۆ لە کۆمەڵگەیەکانیت مەدەنیەت بێ تۆ لە کۆمەڵگەیەکی تا ئێستا عشاری تا ئێستا کابرا لە ماڵەوە قەزەکەی حەلەکە نایە بۆ دادگا ئەگەر هەرزانی نەتیجەی نییە ئینجایە بۆ دادگا کەواتە دادگاکەی تۆش ئەوەندە ئەتەڕەف نییە هەردووکیەکەن لەلایەکەوە دادگا لەلایەکەوە شارێکە ئەی کات من چی پیاڵە مەڵم یەکەم جار تا لە ماڵەوە حەلیکە ئەگەر پێی نەکرا ئەنجایەتە ناو دادگاوە کەواتە ئەو دادگایی تۆش لە چاوی خەڵکا هێشتا ئەو دادگا معتەرەفە نییە کتێبێک هەیە ناوی میکاڤیلیە باسی دادگا ئەکا خۆی باسی سیاسەتی عالەمیەکە ئەڵێ زۆر جار کە من زۆر باوەڕم پێیان لێ ڕفقەکانم باسێکەکەن ئەڵێن تۆ زۆر توندڕەوی نە من ئەڵێم زۆر جار ئەبێت تا دادگا توند بێ بۆچی چونکە ئەگەر دادگا توند نەبێ مرۆڤەکان سنووری مرۆڤاتی تێپەڕێنن وەکو ئەوەی کە ئێم ڕوئە کوشتن وای لێ هاتووە تو چاودا خەبینی کە کوژرایەکە ئەمە چییە ئەمە وای لێ هاتووە کە تۆ لە سنووری ئینسانێتی خۆ دەرەچی ئەچیتە سنووری ئاژەڵی ئەچیتە سنووری ئاژەڵی کەواتە بێ دادگا توند بێ ئەگەر دادگا بەم شێوەی ئێستا بێ خۆم دادگا ئیشەکەم دادگا ئەو توندە نییە خەڵک لە ماڵەکەی خۆشیالی بترسێ ئەڵێ هیچ نییە کورە ڕۆم 2 ڕۆژەم هێنێت و 2 ڕۆژەم باو بە کەفالەتێ بەرەبم سەیری کە ئەمە ساردی دادگایەوە لە خەڵکەکە ئەترافی پێنەکە و ساردی دادگایش لە چیت لە قانونوێت قانونیش لەکوێ قانون لە لای خەڵکی مەدەنی تطبیقەکرێ تا بەیانی بڕۆ کابرای تێگەنە لە کەمپە ئاوارەکانە 4 ژنی هەیە 3 ژنی 7 ساڵە ئێ باشە خۆ ئەمە لە سنووری کوردستانی وڵات کاکە من عەرەبە پێم ناکرێت لەبەرەوەی لە دیالە ژنەکەی عەرەب ڕوێ هێنایەتی لە ناو خێوەتە کەواتە ئەبوایە تۆ دادگاکەی تۆ لە سلێمانیا لە هەرێمی کوردستانە ئەوەی ڕەت کردایەتەوە بیتەمادەن تۆ بەو شتە کردووە لە سنووری کوردستانە دامەنیشە هەبووە ئەو پیاوانش کە هاوسەرگی دووەم و سێمەکەن و خێزانیەکەمیان ئامادەن یاخۆ ڕازێنین ئەچن لە کەرکوو یا لە شارێکی ترمارێ ئەی چۆن چونکە دادگاکەی تۆ سزای نایە ئەسا ئەوەی کە چێ ژنی دووهەمە یێنێ 4 مبەڕیر هەیە بۆ ژنی دووهەم بۆ نمونە گەر مناڵی نەبێ ئەگەر بابەتی هاوسەرگیریەکە و ئەوەی با بڵێن ممارەسەی نەبێ یان ژنەکە نەخۆش بێ یان ئیتر خۆشی بە ڕەزامەندی خۆشی اینجا بۆی هەیە بچێ ژن بێنێتەوە فسوسات بێنێ و ئەم شتانە بێنێ یعنی لێرە ئەچێ لە کەرکوو گژنێنە دوای 3 مانگێت و برە بە 2 ملیۆن غەرامە ئیشەکەی تەواوی بخۆ ژنەکەش هێناوە دانیشتن ژنەکەش ئەی من چی بکەم مەڵام مێردەکەم تازە ژنی هێنا ینی تۆ مجتەمەعەکەی تۆشتان نەبوو بە مەدەنی کابرا چێ لە ڤێلایەکە ژی لەوانەیە لە هەموو ئەوروپا ڤێلای وایتیان نەبێ بەڵام عەقڵی هێشتا هەر عەقڵی ئەوەیە لە گوندەکەەوە هاتوو سروشخان لە ماوەی ڕابردووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بووکە یاسا بڕیاری ئەوە دراکە یاسای باری کەسێتی هەموار بکرێتەوانێ بڕیاری ئەوە دراکە کچان شوکردنی کچان لە تەمەنی 8 ساڵ بهێنرێتە 9 ساڵ ئەم بڕیارە کە لێکدانەوەی زۆری لێکەوت لە ناو هاوڵاتیانە ئێستا بڕیارەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە یاخود یاساکە گەیشت بەکوێ هەڵوەشایەوە یاخود چۆ بواری جێبەجێکردنەوە خۆی ئەوەی کە ئەوەی لە عێراق کرا شیعەکان چونکە شیعەکان باوەڕیان وایە یعنی زەواجی ئیتر کچ هەیکەلی هەبووتر بێ شوو بکە بەڵێ
خۆی ئەمە بەرژەوەندی سیاسیش لە پاڵیا هەیە بۆ خۆیان توێن بێ خۆیان حەڵاڵیەکەن چیان حرامەکەن. من بەداخەوە ئەندام پەرلەمانەکانی ئێمە بەرامبەر ئەو هەموو ژنە توندڕۆی شیعەش نەیانەتوانی وەکو پێویست دەنگیان هەبێ، بەڵام پێم وایە ڕایان گرتووە چکە هەرێمی کوردستان بۆ خۆی بە هیچ شێوەیە ئەوە قبول ناکە. ئەگەر لە عێراقش ئەوە تەطبیق بێت لە هەرێمی کوردستان باتەن تەطبیق نابێ. بۆچی؟ من پێشتر کە ئاماژەمان کرد لە قسەکردنا وتم کڵچەریش دەوری هەیە. ئێمە لە ناو کووردا ئەگەر هەبوو بێ وەکو وتم زۆر لە ناوچە دوورەکان، ئەگەر پێشوەختیش هەبوو بێ 13 هەبووە تا حەڤە، بەڵام لە ناو کووردا تا ئێستا کڵچەرێک نییە کچەکەی لە 9 ساڵیا بابەش نییە. ئەوەشی کە بە 13 زروفێکی معەن وەکو باسم کرد، یعنی ئەگەر زروفی باش بێت و کەسێکی تێگەشت و بێت و لە ڕووی ئیداری و باش بێ حەزەکە کچەکەی مەکتەب تەواوکە. خۆی ئەبێ هەموو شتێک ئامەکەی وەرگریت و خاصەکەشی وەرگری. خاصەکە ئەوەی کۆمەڵی خەڵک ئەیکا یان نەزانە یان جاهیلە یان دوورە دەستە کەس پێی ناگە یان ئەوە تا باری اقتصادی هەیە، بەڵام وەکو خەڵکە عامەکە قەت ئەوە قبول ناکە کابرا بچێ خوشکەکەی لە 9 ساڵیا مارە بڕێ لە کابرای ئەگەر 20 ساڵ بێگەر 15 بێگەر 8 دەبێ شتیوە هەر نییە. بەڵام ئەوەی کە بۆ بەغا ئەو بۆ خۆیان بۆ کڵچەری خۆیان دیارە عەرەب ئەو شتیان بەلاوە ئاساییە، ئەوە کابرا دکتۆرایە کە لە پەرلەمانە بە قیناعێک وەساوە ئەمەی پێ قبوڵە. ئەگەر ئەمەی کە پێ قبوڵە با لە کچەکەی خۆی دەست پێ بکە. بزان بە کچەکەی خۆی ئەسڵەن هەموو ئەندام پەرلەمانەکانی عێراق زۆربیان ژنەکان ئەناسم کچی خۆی لە مەرکەزی ئینگلیزیە خوێنێت، ئەسڵەن بۆ خۆی تەطبیقی ناکە. بۆچی ئەمەی بەکارهێناوە؟ دیارە باگراوندێکی سیاسی لە پشتە، باگراوندی بەرژەوەندی لە پشتە، ئیتر ئەوەی کە خۆیان ئیزان نازانن. زۆری مینە و کەمینێرینەش بەسەوانە ئاکرێتەوە کرێتە بیان. من ڕۆژێک لەگەڵ مامۆستایەکە قسە بەکرد لە داتایی ئەحسایی ئیشەکە، بەداخەوە ئێستا ناوەکەیم لەبیر نییە، نیقاشێک بوو وتی من بە تەحەداوە ئێڵێ لە تەواوی هەموو عێراق ڕێژەی پیاو زیاترە لە ئافرەت لە هەرێمی کوردستانیش، وتی بەڵام زۆربەی گەنجی عێراق چۆتە دەرەوە. ئەنا ماڵی وا هەبوو دە کوڕی هەبوو یەک کچی هەبووە بە تایبەتی لە جنوب و ئەوانش، بەڵام بۆچی ئێمە ئێستا ئەڵێن ئیحسائی ژن زیاترە؟ لەبەر ئەوەی ئێستا ژن زیاتریەتە دەرەوە، ژن زیاتر دەرەکەوێت لە مەجالەکانە و ژنێکی زۆر بێوە ژن کەوتووە. ئەمە هۆکاری ئەوەی کە تۆ ئەڵەی وەڵا ئیحسا ینی بەداخەوە ئەو مامۆستایە ئێستا نایم لەبیر نییە، ئێستا لەبیرم وایە هەر حەزمە کرد بەڕاستی بانگ بکرێ بۆ ئێرە. ئێمە دانیشتین لە کۆنفرانسێکاوتی من حەزەکەم ڕۆژێک لە ڕۆژان نەزە مامۆستا حسەینی نابوتی بە تەحەداوە ئێڵم ئێستاش لە هەرێمی کوردستان و لە بەخاش پیاو لە 100 کەس 2 کەسی زیاترە لە ئافرەت. تاوکە داتای لە بەردەستا بێ داتاکان دەخی حتا پێم لە بیرمە چکە من زۆر نەم ئەناسی نازام سوتفە باسی ئەوە کرا خۆی هاتە ناو مەجلیسەکەەوە قسەی کردوتی ئەم قسە لە مرۆ بکە میشتم مامۆستا ئەمەوێ ئەو داتایان بێتوتی بەسەر چاوتە دوایە نەمبینیەوە. یعنی من ئێساش ئەڵێم بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێستا ڕێژەی مناڵبوون زۆر کەم بووەتەوە. ئێمە ناتوانین بڵێن ئێستا بڕۆ ئێواران بڕۆ جادەی مەولەوی سێرەکەی تا 3 کچە بینی 4 کچە بینی 10 کوڕە بینی. دروستە. یعنی ئەمە بابە خەڵگەوێ واقعی بێ بەس وەکو ئەوەی وتی بۆ 5 فەرزەکە دوور کاتی نازانێ، بەڵام باسی 4 ژنەکەی تو 3 ژنەکەی هەمووی ماشەڵڵا بۆ بە سەحابی. ئەمە بابەتەکە مۆزوعی ژنهێنان و بابەتی هەوەس و غەریزەیە، ئەنا هیچ شتێکی تر لە بارانیە. دەستەکانە خۆش بێ سروشخان لە کۆتاییە ئەوەی کە ماوەتەوە چی بکەین بۆ ئەوەی کە وەکو چارەسەرێک بۆ ئەم بابەتی هاوسەرگیری پێشوەختە چ ڕێگە چارەیەک هەیە بەڕێستان وەکو پارێزەرێک چی بە باش ئەزانن کە ئەنجام بدرێت؟ وەڵای من ڕێکخراوەکان بە شتێکی باش ئەزانم بەردەوام ئیشی تیا بکەن و هەروەها هۆشیاری تەنها بۆ خوێنەوارەکان نەبێ. ینی دوێنێش لەگەڵ مامۆستایەکە باسما کرد وتم پێویستە گەر ئەم زروفە باش بوو ئێمە سوینار بین بۆ ئەو خەڵکانەی بۆ ئەو دایک و باوکانەی کە لە ماڵەوەن، ئێمە گەنجەکانمان تاوە تێگەن ئەو گەنجانەشی کە مڕاهقن ئێمە هۆشیاریان پێبین. و دووهەم فشاری سۆسیال میدیا زۆر گرنگە. بۆ نمونە ئەو دوو ڕووداوی لە ماوا ڕوویاننا، ئەو دوو ڕووداوی کە ڕوویاندا ئەوەی شێخە یەزیدیە کە سێرەکەی بە فشاری ڕێکخراوەکان و ڕێکخراوەکانی زیاتر نا میدیا زۆر کاریگەریە بوو ئەو زەواجە هەڵوەشێتەوە. و ئەوەی کە بە قەرزیش بردەبووی کە من پێم وایە لەگەڵ ڕێزمە ئەوە بابەتەکە ڕاستی بوو و هەر چۆنێک بوو پشتی لە پشت بوو شاردیانە بابەتی ئەو پیاوەی کەوتی زەواجم نەکرد لەبەر ئەوەی من حەزەکەم لێرەوە ئەگەرکو کۆتا قسەم وەریگرن ئێمە تا ئێستا لە کۆمەلگایەکەن باوک ناچێتە حەفلێک کچەکەی و ڕەسم بگرێ ئەبێ ئێمە ئینسان بیرکاتەوە چۆن ڕەفیقی باوکەکەیت لەگەڵ کچەکە ڕەسمەگرێ
بە چ شریعەتێکیت ئەمە یەک دووهەم تۆ زمانی جەستەش ئەم کەسە ئەوەنە لەو کەسەوە نزیکە زۆر مسەیتەرەوە بە ئاخر مۆدیلی جلی زاوایی ڕسمی گرتووە لەبەرەوە فشاری سوسیال میدیا زۆر گرنگە و ئێمە ڕێکخراوەکان زۆر گرنگە و هەروەها پارێزەران ئەبێ و ئەرکە لەسەر خۆیان بزان مامۆستایان تەنها مامۆستایان لە قوتابخانەکانە بنە ڕەفیقی کچەکان کۆمەڵە هەیە دایک و باوکی ناتوانێت وەکو پێویستە لەسەر ئەوان یعنی وەکو خوشک وەکو دایک وەکو هەر شتێک کە پەروەردەی ئەو کچانە بکەن کە مڕاحقن دەستەکانە خۆش بێ سروشخان زۆر سپاسمان دوماکردی سپاس بۆ سەرجەم لە ئەوی تۆ لە زانیاری و لە ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ سروش هەڵەبجەیی کە بە ڕێزیان پارێزەر و ڕۆژنامەنووسن لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوون بەڵێ خۆشیستان یەکێک لە تەوەرەکانمان کە بڕیار وا بۆ ئەمڕۆ گفتوگوی لەسەر بکەین ئەوە بوو لە 29 یانزە واتە لە ڕۆژی یەکشەمە لە قەیوان پلاسمۆڵ فاشن شۆیە یاخود ئیڤنتێک بەڕێوەچوو کە تیایدا سێ براندی کوردی تیایدا بەشدار بوون و هەر یەکان کۆلێکشنەکانی خۆی تیادا خستە ڕوو یاخود کۆلێکشنەکانی نمایش کرد کە بڕیار وا بوو دیزاینەری یەکێک لە کۆلێکشنەکانی یاخود لە براندەکان لە لای ئێمە میوان بێت و گفتوگۆی زیاتر لەسەر فاشۆن شۆکە بکەین یاخود لەسەر ئیڤنتەکە بکەین بەڵام بەداخەوە ئامادە نەبوو بەڵام ئێمە لەو بارەوە راپۆرتێکمان ئامادەیە راپۆرتەکە دەبینی من لێرەیە کۆتایی بە پرۆگرامەکە دێنم ئێوە بینەری راپۆرتەکە بن هەتا سبینەوە بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش و ئاسوودە بن. نمایشی تازەترین جۆرەکانی جلوبەرگی کۆلێکشنی قەیوان پلاسمۆڵە بە هاوبەشی براندی مرێم و نەحبینیە لە سەرستێجی مۆڵی قەیوان بەڕێوە دەچێت لە زۆر ڕۆوە هاوشێوەی نمایشی جلوبەرگی وڵاتانە. ئەو ئیڤنتەی کە ئەمڕۆ بینی و پێشکەشەکەم بە خەڵک فاشۆندەیەکە ڕێکخراوە بۆ دوو براندی ناوخۆیی هەروەها شانبەشانی ئەوەش پرۆدەکتەکانی قەیوان پلاسمۆڵەوە نمایشی خەڵکە کرێن. مەبەستی ئەم ئیڤنتەی کە ئەم ێوارە ڕێکخراوە بۆ ئەو بۆ پاڵپشتی ئەو گەنجانە بدەن کە لە هەرێمی کوردستانن دیزاینەری خۆمان دیزاینەری خۆمان بەروبوومێکی خۆماڵی دروستەکەن ئەم بەروبوومە بەهۆی قەیوان پلاسمۆڵەوە کە پاڵپشتیان کراوە مارکێتیکیان بۆ کراوە وای لە هاتووە کە دەرکەوتووە دەرەوەی هەرێمی سنووری هەرێمی کوردستان دەرکەوتووە دەرەوەی سنووری عێراق چوتە وڵاتە ئەوروپیەکان چوتە وڵاتە عەرەبیەکان بە هەردوو براندی خۆیەوە. قەیوان پلاسمۆڵ جگە لە دروستکردنی ژینگەی بازارکردنێکی مۆدێرن بەم پرۆژەیە پشگیری لە دیزاینەرانی ناوخۆیی کرد تا شانبەشانی مارکە جیهانیەکان مارکەی کوردیش لە بازاردا ببینرێ. لە قەیوان پلاسمۆڵ ئەوەیە بیشاندانی پرۆدەکتی مۆڵەکەمان لەگەڵ پرۆدەکتە ناوخۆیەکان. قەیوان پلاسمۆڵ بێجگە لەو کۆنسێپتی کە مۆڵە و خەڵک یەشتەک ڕێ و سەری شتەکە ئێمە کۆنسێپتێکی ترمان دانایەوە ئەوەش چییە؟ سەپۆرتی گەنجانی شارەکە کە خاوەن براندن ئەو بەرهەمانی کە لە وڵاتی خۆمان دروستەکرێت لە سلێمانیە هەڵساین بە دروستکردنی ئەم بیرۆکەیە کە بە خۆشحاڵی و لە سلێمانیە یەکەم جارە فاشن شۆیەکی بەم ئاستا بەم کوالەتیە بکرێت. نمایشە نوێیەکەی قەیوان پلاسمۆڵ سەرنجی بەشداربوانی ڕاکێشە میوانان خۆشحاڵ بوون بەوەی سلێمانی پێشەنگە. زۆر جوان بوو زۆرمان لا جوان بەخاستە شتی کوردستانە مۆدڵەکانمان لە کوردستانەوەیە دیزاینەرەکەمان کوردیە زۆر حەزەکەین ئەم شتانە بەردەوام پێشکەش بکرێت و بەرەو پێشەوە بڕۆەوەی کوردستان بۆی شتی جیهانی زیاتر تەتەوەڕ پێ بکەین. لە دوای تەشەنەکردنی کۆرۆنا و قەیرانی دارایی ئەمە یەکەمین چالاکی نمایشی جلوبەرگە و قەیوان پلاسمۆڵ لەمڕۆوە دەست پێشخەری خۆی کرد. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.